سلااوتان لێبێت من بڕیار محەممەدم خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی ڕۆژەڤۆ پێتان دەگەمەوە. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکە و پرسیەکی دیکەی گەرم و گرنگەکانی ڕۆژ دەکەم. دیارە لە ماوەی ڕابردوو جارێکی تر کۆمەڵێک پۆست لە ئیدارەی کەرکووک لە بەرپرسانی کورد وەرگیراوەتەوە، بە تایبەتیش لە دوای 16 ئۆکتۆبەر ڕۆژانە ئەو پۆستانە یاخود چەند مانگجارێک پۆستە ئیداریەکان لە کورد وەردەگیرێتەوە. من ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم هەڤالدارە چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی و چاودێری سیاسی لە شاری کەرکووکەوە لەگەڵم دەبێت. کاکە ڤاڵ، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە بە ئێمەت بەخشی. دەمەوێت پرسیاری ئەوە بکەم، ئایا کورد بۆچی ڕۆژانە یاخود مانگانە بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر پۆستە ئیداریەکان لەدەست دەدات؟ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان. بەدڵنیاییەوە لە دەستدانی یاخود دەکرێت بڵێنەوە گۆڕانکاریانەی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هاتوۆتە پێشەوە و ئەو گۆڕانکاریانەی ڕووی داوە دەکرێت لە 3-4 خاڵدا کورتی بکەینەوە. یەکەم گۆڕانکارە ئیداریەکان، واتە ئەو گۆڕانکاریانەی کە ئەو بەڕێوەبەر و ئەو بەڵێ بەردەوام بە کاکە ڤاڵ. بەڵێ ئەکرێ و گۆڕانکاریانە لە 3-4 ئاسدا بخینەی ڕوو. یەکەم گۆڕانکارە ئیداریەکان لە بەڕێوەبەر و بەڕێوەبەرایەتیە کوردەکان کە لێسێ دراوەتەوە. گۆڕانکاری دووەم لە کاتی دامەزراندندا کورد فەرامۆش کراوە و گۆڕانکاریەکی تریش کە کاری لەسەر ئەکرێ لە ئێستادا ئەوەش بریتە لە سڕینەوەی زمانی کوردی، یاخود بابەتێکی گرنگی تر کە بابەتی تعریبکردنە و لەگەڵ کۆمەڵی هۆکاری تر لە دوای 16 ئۆکتۆبەرەوە وەکو دیاردێک ڕوویان داوە. و ئەوەی کە باسمان کرد لە یەکەم خاڵدا گۆڕانکاریە ئیداریەکان یاخود لادانی ئەو بەڕێوەبەر و ئەو بەڕێوەبەرایەتی و ئەو کەسانەی کە سەرپەرشتی ئەو فەرمانگەیانەیە نەکردووە لە ئاستی بەڕێوەبەری گشتیەوە بۆ خوارەوە زیاتر لە 120 گۆڕانکاری لە پێکاتەی کورد لادراوە و پێکاتەکانی عەرەب بە دەرەجەی یەکەم و پێکاتەی تورکمان بە دەرەجەی دووەم لە دوای لادانی ئەو کوردانە ئەو گۆڕانکاریانە ڕوویان داوە. بۆچی ئەو گۆڕانکاریانە ڕوویاندا؟ ئایا کورد لە ماوەی ئەو ساڵانەی کە لە کەرکووک بوو نەیتوانیوە ئیدارەیەکی باشی شارەکە بکات، یاخۆت ئەوە بوو هەرزوو دوای 16 ئۆکتۆبەر کۆمەڵێک بارودۆخ لە کەرکووک دروست بوو؟ ئایا هۆکارەکانی کامانن؟ هۆکارەکانی ئەکرێ لە دوو ئاستا قسەی لێ بکەن. یاک ڕەتفعلی پێش 16 ئۆکتۆبەرە، لە پێش 16 ئۆکتۆبەرەوە کۆمەڵێک ڕوودا و ڕوویداوە لە کەرکووکدا، ئەمەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر کە کاری لەسەرەکرێ ئەکرێ بڵێن ڕەتفعلی ئەوەیە. و خاڵی دووەمش ئەمە سیلسیلەیەکە، واتە زنجیرەیەکی 100 ساڵەیە لە کەرکووکدا لە قۆناغی بەعسیزمەوە دەستی پێکردو هەتاوەکو قۆناغی ڕاکان جبوری دەست پێ ئەکاتەوە. ئەم قۆناغە لە هەر کاتێ لە کاتەکاندا فرسەتی بۆ ڕێک بکەوێت بە خەنجەر بەرامبەر پێکاتەکانی تر بەکاری هێندە. واتە ئەگەر هەردوو ئەم بابەتە تێکەڵاو بە یەک بکەینەوە ئەکرێت لەسەر هەردوو لایەن قسە بکەین. لەسەر لایەنی کوردی ئەوەی کە نەیتوانێت نمونەیەکی جوان لە کەرکووک پێشکەش بکات، نەیتوانێت نمونەیەکی جوان لەسەر بابەتی پێکەوەژیان پێشکەش بکات و بەرامبەری ئەوەش بە تایبەتی لە پێکهاتەی عەرەبی و تێگەیشتنێکی فاشیزم هەیە و تێگەیشتنێکەیە کە پێی وایە هەتا وەکو پێکهاتەی کورد و پاشان پێکاتەی تورکمان لەم شارەدا بسڕێتەوە ئەتوانێ وجودی خۆی لەم شارەدا بەهێز بکواتە. هۆکارەکان هۆکارگەلی زۆر زۆرن، هەر هێزێ یعنی ئەوەی کە باسێکم وەکو پێکهاتە لە ناو پێکاتەکانە هێزی سیاسی هەیە کە منەزری ئەم شێوە تێگەیشتنیە بۆ کەرکووک لە ناو کورد و لە ناو عەرەب و لە ناو تورکماندا و بەردەوام ئەم سێ عەقلیەتە ئەکرێ وەکو عەقلیەت مامەڵەی لەگەڵاکەین. ئەم سێ عەقلیەتە بەبێ یەکتر ناتوانن بژین، واتە چۆن لە کاتی ئێستادا عەقلیەتێکی پێی وایە بێ کورد بسڕێتەوە و عەقلیەتێک لە ناو عەرەب و لە ناو تورکمان و لە ناو کورد هەیە ئەوێ پێکاتی بەرامبەر بسڕێتەوە. گەورەترین قوربانی ئەم عەقلیەتە هاوڵاتیانی مەدەنی شاری کەرکووکە. کاکە ڤاڵ، ئێستا دۆخێکەیە لە کەرکووک لای هەمووان ئاشنایە و خەڵکیش ئەزانێ عەرەب باڵا دەستە لەو شارە. ئایا
زۆر جار باس لەوە دەکرێت کە ئێستا عەرەب سوڵتەی کەرکووک دەدات دواتە حکمی کەرکووک دەکات بەشێک پێی وایە باشترە و بەشێکیش دەڵێ پێشووتر باشتر بۆ ئەو کاتێک کە کورد حکمی دەکات بۆ چوونی تۆم دەوێت لەسەر ئەو بابەتە ئایا جگە لایەنە قەومیەکە کە کورد و عەرەب و ئەوە هەیە ئایا بەڕاستی ئەو دۆخی ئێستا لە کەرکووک هەیە باشترە لە پێشی 16 ئۆکتۆبەر یاخۆت چونکە پێشووتر دەبیندرا و باسیش لەوە دەکرا دوو ئیدارە لەوێ وەکو ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاسایشێکی تایبەت بەخۆی هەبوو پارتی دموکراتی کوردستان ئاسایشێکی تایبەت بەخۆی هەبوو ینی زۆر گلەیی لەو بابەتە دەکرا ئایا بەڕاستی ئەو پێشەلکاریانەی کە پێشووتر دەکرا ئێستاش وجودی ماوە یاخود ئێستا پێشەلکاریەکان کەمتر بۆتەوە بەڵێ من لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە کە هێزێک لە ڕووی عسکەریەوە هێزێکی نامۆیە بە کەرکووک بەڕاستی لە ڕووی پێکاتەشەوە پێکاتەیەکی ناهاوسەنگە و من حەزەکەم ئاماژە بۆ بدەم هەرگیز من پێم وانی ئەمەی لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەیە دۆخێکی ئاسانە یاخود دۆخێکی ئەوەیە کە پێی ڕازی بین بەڕاستی من پێم وایە لە پێش 16 ئۆکتۆبر و لە دوای 16 ئۆکتۆبر کە هێزێ لە هێزەکان یاخود ئەقلێتێ لە ئەقلێتەکان لە پێش 16 ئۆکتۆبر کە حکمی کردووە ئەوەش بریتیە بۆ لە ئەقلێتی کوردایەتی و لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەقلێتی حکمی کردووە ئەقلێتێکی فاشیزمە ئەقلێتێکی خێڵەکی عەرەبیە بەڕاستی من حەزەکەم ئاماژەی پێ بدەم کە قسە لەسەر ئەماناکەم ئەقلێت بوونی هێنێک لەسەر پێکهاتە بە هەمووی من پێم وایە لە پێش 16 ئۆکتۆبر و لە دوای 16 ئۆکتۆبر ئەم ئەقلێتانە تەواوکەری یەکترن هەردوو لایەنەیان توانێت نمونەیەکی جوانی پێکەوەژیانی کەرکووکیانە پێشکەش بکەن کەرکووکیانە بەمانای چییە بەمانای ئەوەیە ئەگەر هەر هێزێ لەم هێزانە لە کاتێکدا کە دەسەڵاتی گرتە دەست نابێت بتوانێت هێزەکانی تر بسڕێتەوە کەرکووکی بوون بەمانای ئەوەی ئێمە هەموو پێکاتەکان ئەتوانین بەیەکەوە بژین بەڕاستی لە ئاسا سیاسیەکەیە دۆخێکیان دروست کردووە کە کاریگەری کردوتە سەر ئاستە کۆمەڵایەتیەکەی با ئێمە پرسیاری ئەوە بکەین ئەگەر ئەم هێزە سیاسیانە بیانەوێ خۆشگوزارانی بۆ خەڵک دابین بکەن ئەبێ گوێبستی خەڵک ببن من پێم وایە ئەم هێزە سیاسیانە لە پێش 16 ئۆکتۆبر یاخود لە دوای 2023ەوە هەتا وەکو دۆخی ئێستادا نەیانتوانیوە دۆخێکی جێگر بۆ کەرکووک دروست بکەن ئەمەی لە ئێستادا لە کەرکووکە من پێم وایە دۆخێکی نائاساییە دۆخێکە کە بەتایبەتی لە ڕووی عەسکەریەوە دۆخێکی خراب دروست بووە یەک مەذهب لەم هێزەی هاتۆ یەک مەذهب و یەک نەتەوە سەرپەرشتیەکە لە ڕووی ئیداریشەوە شارەکەمان بووە بە شاری جبور واتە چبوورەکانی دارەی کەرکووک دەدەن بەڵێ ڕاکان جبووری ئێستا ئەوێت جگە لەو گۆڕانکاریانەی کە کورد لادات کە کورد لادات عەرەبێ هێنێ ئەوێ زیاتر گرنگی بە هۆزەکەی ڕاکان جبووری کە وەکو ناونیشانی خۆی بەکارهێنێ لە ناو عەرەبشە جیاوازی لەوە کە گرنگی بە هۆزەکەی خۆیەدا پێم وایە ڕاکان جبووری دڵنیایە لەوەی کە ئەقلێتی ڕاکان جبووری ینی ڕاکان جبووری ڕاستە لەسەری هەرەمەکەوەی وەکو ڕاکان جبووری بەڵام ئەقلێتی لە پشتی ڕاکان جبووریەوە هەیە کە پێی وایە ئەم دۆخە بەردەوامە بێ ئەگە تۆ لە ڕووی واقع و لە ڕووی منتقشەوە لێکی بدەیتەوە کەرکووک ئەگەر لەم ساڵ نەبێت لە ساڵانی ئایندە گۆڕانکاریەکی تر دێتە پێشەوە ئەم دۆخە چۆن وەکو پێشووتر کورد نەیتوانی سودمەند بێت بە شێوەی کاکەڤاڵ ئەو گۆڕانکاریانە چین بەداخەوە دیارە دەنجی کاکەڤاڵ ناگاتە لامان نازانم دیارە کێشە لە هێڵەکەی هەیە بۆیە ئێمە بەردەوام دەبین لەسەر بەرنامەکەمان دیارە کاکەڤاڵ باسی لەوە کرد کە لە ئێستادا دۆخێکی جیاوازتر هاتۆتە کەرکووک بە شێوەیەک لە شێوەکان عەشیرەتی جبووری دارەی ئەو ناوچەیە دەدات یاخۆ ئەو شوێنە دەدات بەتایبەتی لە کەرکووک وەکو باسی لەوە کرد کە ڕەنگە گۆڕانکاری لەسەر ساڵی داهاتوو یاخود ساڵی داهاتوو بێتە ئاراوە من بەردەوام دەبم لەگەڵ میوانەکەم زانم هەوڵ دەدەم وەری بگرمەوە کاکەڤاڵ لەگەڵ گوێ لە دەنجی من بێت کاکەڤاڵ ببوورێ نازانم
بەڵام دیمەنت ناگاتە لامان کاکە ڤاڵ. ئێستا ئەگەر جۆبستی جۆر لە دەنگ بە کاک بڕیان بەڵێ کاکە ڤاڵ جەم لە دەنگتە. بمبورە سەرەتا یەکام لەبەرەوەی بەهۆی کێشەی کارەباوە، یعنی بەڕاستی من چاوەڕێی کاژمێری سێم کردو هەتاوەکو کارەبا بێتەوە، بەڕاستی کێشەی بۆمان دروستکردەوە. گەرمیەک لە کەرکووکە هەیە لە ماوەی نزیکەی سعاتێکە بێت، من چاوەڕێمە کارەبا بێتەوە لە زیاتر لە 3-4 سعاتە من چاوەڕێمەوە کارەبا بێتەوە بۆی بتوانم بە شێوەیەکی باش بۆ بەرنامەکەی بەڕێستان خۆم ئامادە بکەم. ئەمە دۆخێکە و کەرکووکە و هەتاوەکو لە قۆناغێ لە قۆناغەکان تێئەپەڕێت. ئێستا هۆکار چییە کە دیمەنەکەی تۆ ناگاتە لامان کاکە ڤاڵ؟ بمبورە هێڵی ئەنتەرنێتمان وەکو پێویست نییە، بەڕاستی کارەبامان وەکو پێویست نییە. عنی من نەمتوانیوە پێش ئەو کاتی کە بەڕێستان دیاریتان کردبوو بتوانم بە شێوەیەکی باش لەگەڵ ئەو کەی دیاری کرابوو پەیوەست بم. نازانم ئێستا وێنەکەم ئەبگات یاخود دەنگم ئەگاتە بەڵێ دەنگت دەگاتە لای ئێمە. دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ئەگەر بەردەوام بین کاکە ڤاڵ، ئایا ئەو گۆڕانکاریانە چین کە ئێوە تۆ باست کرد؟ ئایا گۆڕانکاری ڕوودەدەن؟ ئایا کەی گۆڕانکاریەکان ڕوودەن؟ ئەو گۆڕانکاریانە ڕوودەن چین؟ بە تێگەیشتنی من بۆ من ئەو گۆڕانکاریە لادانی ئەرشەد ساڵحی و ئەرشەد ساڵحی بە یەکێ لەو سەرکردە تورکمانیانە ناسرا بوو کە خیتابێکی زۆر توندی هەیە و خیتابێکی هەیە لە و ئەو گۆڕانکاریانەش یەکی لەو گۆڕانکاریانەیە کە دوورخستنەوەی ئەو کەسانەیە کە خیتابێکی زۆر توندیان هەیە نایەنەوەی پێکەوژیانێکی ڕاستی هەبێت، و لە هێزەکانی تریش پێم وایە ئەو گۆڕانکاریانە دێتە پێشەوە و خەڵکی کەرکووکش چاوەڕێی گۆڕانکاریە لە ئاستی حیزبی ڕۆدا، لە ئاستی هەرێمیش و لە ئاستە دەولێکەش. پێم وایە هەم ئەمریکا هەم ئێرانش ئاگداری ئەوەن ئەو دۆخی لە کەرکووکە دۆخێکی بەردەوام نییە. پێم لە ماوەی من ناڵێم لە ماوەی 6 مانگا، بەڵام لە هەر گۆڕانکاریەک لە دوای هەڵبژاردنەوە ئەنجا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بێ یان بە تایبەتی بابەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک گۆڕانکاریەکی باش دێتە پێشەوە و پێم وایە دۆخێک دروستە بێت ئەو کاتە کە ئەگەڵکو پێشنیازش لێم قبول بکەن، ئەگەر وەکو پێشنیازش لێم قبول بکەن پێم وایە دۆخی کەرکووک باشترین بژاردە بۆ دۆخی کەرکووک. کاک بڕیاژیانەکە جۆر لە دەنگم بێت. جم لە دەنگتە کاکە ڤاڵ. پێم وایە بۆ دۆخی کەرکووک باشترین بژاردە لە زیاتی ئەوەی لە دۆخێ بمێنێتەوە سەر بە عێراق بێت یاخود بابەتی بە هەرێمکردن، بابەتی کەرکووک بکرێتە دۆخی تایبەتیەوە لەلایەن UN-ەوە سەرپەرشتی کەیسی کەرکووک بکرێت بۆ ماوەی 2 خولی هەڵبژاردن، واتە کەرکووک هەتا 2 خولی هەڵبژاردن لەلایەن ئیدارە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئیداریەوە UN سەرپەرشتی ئەم کەیسە بکە هەتا وەکو دۆخی کەرکووک ئاسایی و دۆخێکی نەرم دێتە پێشەوە بۆی بتوانی ئیدارێکی سەرکەوتوت هەبێ، بۆی بتوانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا یاخود هەڵبژاردنەکانی تر بکرێ. پێم وایە باشترین بژاردەوەیە UN نەتەوە یەکگرتوەکان دەست بخاتە ناو ئەم کەیسەوە و لە دەستی بەڕاستی شتێکەیە کاک بڕیاژیانە بێ هەمومانە و زانیارەمان هەبێ لە ماوەی 10 ساڵی ترە عەقڵێتێکی تر دێتە پێشەوە کە حەویجە کۆنتڕۆڵی دەنگدەر و کۆنتڕۆڵی ژیانی کەرکووکەکە، چکە زیادبوونی ڕێژەی مناڵبوون ئەلەو ناوچەیە کاریگەریە کاتە سەر بابەتی گۆڕانکاری دیموگرافی لە کەرکووک و بابەتە ئیدارەکان و بابەتی دەنگی کورد و تورکمان لەم ناوچەیە. کاکە ڤاڵ، خەڵکی کەرکووک چاوەڕێی چی دەکات؟ ئایا خەڵکی کەرکووک بەنیازە خۆپیشاندان بکە یان کۆمەڵێک ڕێکار هەیە کە بیگرنە بەر؟ وەڵڵی کاک بڕیاژیان سەبارەت بە بابەتی خۆپیشاندان من ئەمەوێ ڕووی دەمم لە یەکێتی و پارتی بێکەوان دوو هێزی دەڕۆیشتووی ئەم شارە بوون و بە ئێستاشەوە
تا ڕادێ دەستیانە ڕوە ئەوەی کە باسە کرێت ئەم دوو هێزە لە پەلوپۆکراون پێم وانە وابێت چونکە کۆمەڵێک گۆڕانکاری هەبووە کە یەکێتی و پارتی توانیوانە هاودەنگ بن یاخود لە ئاسێ لە ئاسەکانە لەگەڵ ڕاکان جوبوری و لەگەڵم هێزە تازەیە تەنسیقاتیان هەبێت ئەوەی کە باسەکرێ ئەم دوو هێزە لە کەرکووک دابراون و ئەم دوو هێزە دەسەڵاتیان نییە با دەسەڵاتیان هەیە بەڵام دەسەڵاتیان وەکو پێشووتر نییە دەسەڵاتیان بچوو کراوەتەوە ئەم دوو هێزە بۆ نایەنێ خۆپشاندان بکەن بۆ نایەنەوێ ناڕازی گەیاندنی دەنگی ناڕازی پێم وایە مەسلحەتیان هەیە ئەم دوو هێزە هێشتا بەرژەوەندیە ئابوووریەکانیان لەم شارەدا کۆتایی پێ نەهاتووە ئەم دوو هێزە هێشتا دڵیان لەسەر نەوتەکەیە هێشتا نایەنوێت دەستبەرداری ئەو نەوتە بن لە کاتێکدا ئەم دوو هێزە ئەتوانن بە یەکێتی و بە پارتیشەوە کە پارتی ئەم شارەی بەجێ هێشتووە نازانم هەولێر خۆشترە یاخود کەرکووک خۆشترە بۆ کەرکووکەکان زیاتر لە 3 ساڵە بێت لەوێن ئاکرا ئەم دوو هێزە خۆپشاندان بکەم بەڵام گەورەترین پرسیار لای منژەوەی ئەم دوو هێزە بۆ نایکەن ئەگەر جگە لە بەرژەوەندیەکانیان نەبێت ئەم دوو هێزە ئەتوانن فشار لە ئیدارەی ئەم شارە بکەن و قبولی ئەم دۆخە نەکەن یعنی خەڵکی کەرکووک بەردەوام واتە یەکێتی و پارتی ئێستاش بەرژەوەندیان لە کەرکووک هەیە بەرژەوەندی مادی بۆیە نانێوە قسە لەسەر کەرکووک و گەڕانەوەی دەسەڵاتیان بکەم بۆ کەرکووک بەدڵنی ئەوە بەرژەوەندیان هەیە بەرژەوەندیان لە نەوتەکەی هەیە لە پرۆژەکانی کەرکووک هەیە کۆمەڵی بەرژەوەندیان هەیەی ئەم دوو هێزە ڕاستە توانەکانیان وەکو پێویست نییە بەڵام بێدەنگبوونشیان نیشانەیەکی پرسیارە لە لای خەڵک ئەم دوو هێزە خاوەنی پێگەی خۆیان وەکو پێگەی جەماوەری خۆیانن ئەگە دوو هێز نەتوانێت چالاکیەکی مەدەنی لەم شارە بکە پرسیار دێتە پێشەوە ئایا ئەم دوو هێزە چ پەیوەندیەکان لەگەڵ ڕاکان جوبوری هەیە ئایا ئەم دوو هێزە بۆ لە بەقا ڕێکەوتنەکرێ با ئێمە ئەوە بپرسین ئەم دوو هێزە لە بەقا هیچ کێشەیەکیان نییە لەسەر ئەو بابەتی لەگەڵ هێزە سیاسیەکانە تەنسیقیان لەگەڵ حەجی شەعبیە هەیە تەنسیقیان لەگەڵ هەموو حکومەتی عێراقا هەیە پارتیەڵێ کەرکووک داگیر کراوە زۆر باشە بەڵام ئەو حەجی شەعبیە خۆ لە مووسڵ بووە ئەو حەجی شەعبیە لە بەقا بووە یەکێتیش بە پرسیاری ئەو بکەین لە 2 شانزەی ئۆکتۆبەرەوە ئەم هێزە ئەڵێ لێرە ماوەتەوە چۆلی نەکردو ناسانەوە خۆیان ئەوازانن بەڵام با وەڵامی ئەومان بدەنەوە هێزێکی وەکو یەکێتی ئەڵێ 6 پەرلەمانتارم هەیە ئایا 6 پەرلەمانتار نەتوانێت هیچ شتێ بۆ ئەم شارە بکات کە ئەبێ ئەمە پرسیاری ئەو بکەین بۆ ئەم هێزانە دەستیان لە خەڵک بەرداوە بۆ ئەم هێزانە نایەنەوێت گۆڕانکاری بکەن لە کەرکووکدا و ڕازین بەم دۆخەی ئێستادا کۆمەڵێ گەورەترین کێشە کاک بڕیان گەورەترین کێشەی خەڵکی کەرکووک ئەمە بوو ئەم دوو هێزە نەیانتوانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ ببنەوە و بتوانن گۆڕانکاری لە ڕاکان جوبوریا بکەن یعنی ئەو گۆڕانکاریان لە 2 شانزەی ئۆکتۆبەر هەیە تەنیا دەستی هێزە فاشیزمەکانی تیانەوە و هێزە هەرێمیەکانشی تیا یعنی بەڕاستی بەڵام یەکێتی و پارتیش لە پەنای ئەمەوە بەشێ بوونە لەم شتە ناشرینەی کە لەم شارەدا ڕوئەدات زۆر سپاس بۆ هەواڵدارە چالاکوانی کۆمەلگای مەدەنی کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بەیەمەدا تا بێگەیشتنەوەیکی دیکە لە بەرنامەی ڕۆژە پێتان دەگەمەوە هەر شاد بن زۆر سپاس دەستان خۆش بێت